ئەبێ بەڵام کەسێک کە تەنیا شارەزای مەزەهبی ئەحمەدی کوڕی حەنبەل بێ وەکو زۆر لەوانەی ناوێت لە خۆناوە سەلەفی کەوە لە ڕاستیدا حەنبەلین ئەوانە فەقیرە هەرچی دەستی لە سەر سینگی نەگر بوو پێچوانەی سونەتە نازانێ ئەو شارەزانیە یا مەسەلە پەنجە جوانە لە تەحیاتدا دەلینگ هەڵ پێچان یعنی قابی ئافرەت پێشەگرتنەوەی ئافرەت ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبەکەی خۆی بە ناوی حیجاب و بۆ من لە کتێبی ئافرەت و خێزاندا باسم کردووە لەسەر بابەتێکی هونەریدا باسم کردووە زۆربەی هەرە زۆری پێشەڕەوانی قورئان لە نێویاندا جەعفەری تەبەری ئیبن کەثیر و شێوچێ زۆربەی هەرە زۆری فەرمودەناسان زۆربەی هەرە زۆری فوقەها شەرعزانان دەڵێن دەموچاو و هەردوو لە پەدەستی ئافرەت دەبێ بە دەرەوە بن ئافرەت مولزەم نییە دایان پۆشێ ڕەئیەکی ئیمام ئەحمەدی حەنبەل هەیە دەڵێ دەبێت چاو داپۆشی یاخود هێندێک لە فوقەها بەڵام ڕەئیەکی زەعیفە قیلێکە لە چاو ڕەئیەکانی دی ئەتۆ بێنی قیلێکمان لێ بکەی بە شەریعەت بەڵام ڕەئی جومهوری مفەسیرین و زۆربەی شەرعزانان و زۆربەی فەرمودەناسان پشت گوێ بخەی ئێوە دەمارگیریە تۆ بڵێ ڕێی هەیە بەڵام زۆربەیان ئاوایان گوتووە ڕێی زۆربەکەش بڵێ کاکە نەگەوەی پێت خۆشە لە خەڵکی بکەی بە دین قیلێکە بیکەی بە فیل بەڵام فیلێکی بکەیەوە بە قیل کاکە ئەوە بێئینسافیە جا کاکە دەروون لە ڕاستیدا کاکە پەیوەنجیان ئەو حاڵەتی دەمارگیریە و داخراویە دین زۆر دەشێوێنێ دین زۆر ناشیرین دەکا دەیشێوێنێ من لەو سەفەری وڵاتانی ئەوروپا پرسیاریان لێ کردم وتیان مامۆستا لێرە کەسانێک هەن دەڵێن زەکاتی فیتر دەبێ یان گەنم بێ یان زۆ بێ یا برنج بێ یا خۆت مێوش بێ ئەگەرنا دروست نییە گوتم ئێستا ئەمە کابرا مەسەن فەقیرە نازان گەنمەکەی بۆ بەرین چی لێ بکە وتی بڕام کە دەبێت دوایی داوا لە بەلەدێ بکە گەنمەکەی لە کۆڵ بکاتەوە ئەو تو فەردە گەنمەی کە داویانە تێکوتی چونکە ئاشیشی لێ نیە لە ئاشی بکە نازانێت چی لێ بکە ئەوجا بیشی کاتە ئارد بۆ کابرا چ مەجبور ئاردی وە دەکا لەوێ نان هەیە دەیخوا ئەنواع نانی بۆر و سپی و هەموو نەوع هەیە وتی جاوانە بەڕاستی خەڵکیان عاسیە کردووە گوتم کاکە ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێ زۆر لە فوقەها دەڵێن چ شتێک بۆ ئەو فەقیرانە باشە زەکاتی فیتر دروستە بدرێ ئێستا پارە باشترە پارەکە دەبینی گۆشتی پێ دەکڕێ میوەی پێ دەکڕێ بەرجی پێ دەکڕێ چی پێ دەکڕێ وتیانەوە ئەندێک دەڵێن ئاوا دەیکتم ئاخەرەوانە یعیشونە فی غەیری زەمانیهم بۆ لە دینی حاڵی نەبوون زانمە بەستمەوە دەمارگیری و داخراوی دەردێکی خوشندەی مسڵمانانە و دینیش ناشیرین دەکا دین وا پێشانی خەڵک دەکە بە خەڵکی ئێستا نایە